بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. خۆشەویستانم، دەچینە خزمەت پەیامی خوای گەورە کەوا خوای گەورە ئەم پەیامەیدا بەزاندۆتە سەر خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم. بۆیە ئێمەش پێویستە لەسەر ئێمەی موسڵمان کەوا بتوانین خۆمان فێرە خوێندنەوەی ئەم پەیامە بکەین بۆ ئەوەی پاداشتێکی تەواو و کامل بەدەستبێنین، چونکە ئەو کەسێکەوە خۆی فێرە قورئانی پیرۆز دەکات ئەو محاولە دەکات دوو پاداشتی بۆ هەیە. بۆیە لاقی ئەم جارەماندا دەچینە خزمەت یەکێک لەو سوورەتانێکەوە خوای گەورە دەفەرمێت کە سوورەتی فوسیلەت لاپەڕە 481 ئایەتی 44. خوای گەورە دەفەرمێت ولو جعلناه قرآنا أعجميا لقالوا لولا فصلت آياته أعجمي وعربي. ئەگەر تەرکیز کەینە سەر وشەی ئەعجەمی دەبینین کەوا ئەگەر سەیری موسحەفەکانی لای خۆتان بکەن و تەماشایەکی بکەن دەبینین وشەی ئەعجەمی کەوا وشەی هەمزەکە فەتحەی لەسەرە ئەلفێک لە دوای هاتیە، ئەم ئەلفەیە کە ئەلفێکی مەدیە تەماشای سەرکە بکەن نوقتەکی ڕەشی گەورە یاخود خاڵێکی گەورەی خڕی لەسەر کراوە، سەیرێکی بکەن بۆ ئەوەی بتوانین ئەم وشەیە بە جوانی بخوێنینەوە و پاداشتێکی کامل وەگرین. ئەمە لە بابەتێکی تەجویدیدا پێی دەگوترێت ئاسانکردنی هەمزە. ئاسانکردنی هەمزە واتە ئەو هەمزەیە کەوا هاتیە لە بیدا لەگەر ئەلفەکەی چۆن دەخوێندرێتەوە هەمزەی دواتر ئاسان دەکەیت. بۆ نمونە دەخوێنینەوە کەوا ئەعجەمی وعەرەبی ئەعجەمی وعەرەبی. ئەوەی کەوا ئەو هەڵەیە دەکرێت لە موشەیەدا ئەوەیە کاتێک کەوا کەسێک دەخوێنێتەوە بە ئەعجەمی دوو هەمزەی وەکو یەک، بەڵکو پێویستە لەسەر هەمزەی دووەم ئاسان بکەیت سەهلی بکەیت. یاخود هەندێک خەڵکان دەیخوێنەوە دەیکەنە ها ئەهەعجەمی ئەهەعجەمی و عەرەبی. ئەمەش دوو هەڵەیە لە موشەیەدا دەکرێت، یاخود کۆمەڵی خەڵک نازانی ئەم موشەیە چۆن دەخوێندرێتەوە. بۆیە پێویستە لەسەرمان ئەم موشەیە بە شێوازێکی ڕاست و دروست بخوێنەوە کەوا خوای گەورە دەفەرمێت ولو جعلناه قرآنا أعجميا لقالوا لولا فصلت آياته أعجمي وعربي أعجمي وعربي. هیوادارم توانی بێتم سوودێکم بێ ئەوەی خۆشەویست گەیاند بێت. السلام عليكم ورحمة الله وبركاته.